هەر سەبارەت بە جم و جۆڵی بازرگانی و تۆماری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان دیارە کۆمپانیەکان بەڕێوەبەراتێکی تایبەتی هەیە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی و لەگەڵ کابینەی نوێیە میێژانی سیستەمی ئۆنلاین بۆ تۆمارکردنی کۆمپانیەکان بەردەستخرا. ئەمەش کاریگەری زۆری کردە سەر ئەوەی کە خێراتر مامەڵەکار یاخود خاوەندکار بتوانێت لە ماوەی کەمتر لە 3 ڕۆژ کۆمپانیەکەی تۆمار بکاتن و ئەگەر بێت و سیستەمەکە فراوانتر بکرێت ئەوە کەمتر لە 2 ڕۆژ دەتواندرێت ینی خاوەندکار تۆماری کۆمپانیەکەی بۆ بگەڕێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر زیادبوونی ئەو ڕێژەیە فەتحی مدەڕیس ڕاوێژکار لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لەگەڵمانە. کاک فەتحی زۆر بەخێر بێ. هۆکاری زیادبوونی ژمارەی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە تۆمار کراون لە ماوەی 6 مانگدا 713 کۆمپانیا زۆرە بۆ هەرێمی کوردستان. چۆنی توانیتان ئەو سیستەمە دابنین بۆ ئەوەی مامەڵەکار یاخود خاوەنکار بتوانێت لە کورتترین ماوەدا کۆمپانیەکەی تۆمار بکرێت؟ بەڵێ زۆر سوپاس. ئەو ژمارەیە ئاماژەیە بۆ ئەوەی کە زۆرێک لە سەقامگیری ئابووری سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر ئەرزی واقع بوونی هەیە وجودی هەیە. ئەو ڕێنمایی و ئەو کار ئاسانیانی کە دەکرێت بە ئۆنلاینکردن و پێشکەشکردنی کار ئاسانی و پێشوازیکردنی شاندەکانی بیانی کە ڕۆژانە 2 شان 3 شان دێنە وەزارەت، ئەوە وەکو دەتوانین بڵێن دەرئەنجامی ئەو سیاسەتە سەرکەوتوانەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەرچەندە قەیرانەکان هەرچەندە ئالەنگاریەکان زۆر بوون، بەڵام ئێمە توانیمان وەکو وەزارەت جۆرێک ڕۆلی وەزارەت بەرەو پێش ببین و هەنگاوەکان بەو قۆناغا خۆی ببینێتەوە کە زۆرترین کۆمپانیا زۆرترین کارگە تۆمار بکرێ، زۆرترین براندی بیانی لە هەرێمی کوردستان خۆیان تۆمار بکەن. بەڵێ کاک فەتحی چەند ڕۆژێ بەر لە ئێستا وەزیری بازرگانی پیشەسازی کەمال مسلم ئاماژێ بۆدا ئەگەر بێت و سیستەمی بانکی هەبێت یعنی دەتوانن بە کەمتر لە 3 ڕۆژ کۆمپانیا تۆمار بکرێت. تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە سیستەمی پارەدارکردن یاخود پارەدان لە ڕێگەی بانکیەوە هاوکار دەبێت بۆ خێراکردنی و پرۆسەیە؟ بەڵێ ئەو سیستەمە وەکو خۆماڵی لە ناو هەرێمی کوردستان تا ڕادەیەک دەتوانین ئەنجامی بدەین بە ڕەزامەندی لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی دارایی. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکی لە عێراق بە پێی دەستور سیستەمی بانکی دەگەڕێتەوە بەغدا بۆ گواستنەوەی پارە بۆ دەرەوەی وڵات. ئەوە یەکێک لە ئالەنگاریەکانە کە پرۆژەی گەورە و کۆمپانیای گەورە ناتوانن لقی خۆیان تۆمار بکەن لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق لەبەر ئەوەی یەکەم سیستەمێکی بانکی نێودەوڵەتی نییە، دووەم وەکو تەئمین وەکو دڵنیایی ئەوەشیان کۆمپانیای گەورە وجودیان لە عێراق لەبەر ئەوەی عێراق تاکو ئێستا ئالەنگاریەکان و هەروەها ئەو گرفتانی کە دووچاری ئابوووریەکەی دەبێتەوە ڕۆژانە وەکو بڵێ سیاست حکمی لەسەر اقتصاد و ئابووری عێراقا، بەڵام هەرێمی کوردستان جیاوازە لەوە خۆشبەختانە. بۆ نمونە ئێمە کە باسی شان دەکەین ئەو شاندانێک کە دێنە هەرێمی کوردستان کە داوا دەکەین دقیان بکەنەوە کۆمپانیەکانیان زۆر زیاترن لەوەی لە بەغدا. بەڵێ کاک فەتحی پێشتر پێدانی مۆڵەت یاخود تۆماری کۆمپانیەکان لە ژوورەکانی بازرگانیش هەبوو، بەڵام خۆشبەختانە 2 مانگ بەر لە ئێستا ئەو سەلاحیاتەش با بڵێن ئەو بڕیارەش گەڕاوە وەزارەت. ئەمە تا چەند کاریگەری هەبوو کە ئێوە کۆنتترۆلی ئەو بوارەش بکەن کە هەموو کۆمپانیەکان بێتەوە وەزارەت سەر بە حکوومەت بێت؟ ئەمە تا چەند کاریگەری هەبوو؟ هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمارکردنی کۆمپانیەکان لە کاتی خۆی وەزارەتی دارایی بەشێک کۆمپانیەکان بەشێک بوو لە وەزارەتی دارایی هەر لە ناو وەزارەت بوو، بەڵام ناوی بازرگانی لە ژووری بازرگانی بوو. واتە هەر کۆمپانیایەک ویستی ئەوەی هەبوو کە لقی خۆی بکاتەوە یاخود خۆی تۆمار بکە پێویست بوو ناوێک هەڵبژێرە بچێتە ژووری بازرگانی، لە ژووری بازرگانی ڕەزامەندی بهێنی بۆ ئێمە. بەڵام ئەوە ئێستا وەکو جۆرێک لە ڕەفتار و شێوازی پرۆسەی دامەزراندنی کۆمپانیا گۆڕانکاری بەخۆبینی ئێستا لە ناو وەزارەتەوە ئەوە ئەنجام دەدرێت. ڕۆتین کەم بووە، کەمکردنەوەی ڕۆتین و بێرۆقڕاتیەت لە کار و پرۆسەی بزنس لە هەموو جیهان
ئەوە یەکێک لە سەرکەوتنەکان و هەنگاوە سەرکەوتنەکانە کە هەرێمی کوردستان دەگەین قۆناغێکی ئەی لەبارەی کەمکردنەوەی ڕسومات ئەمە چۆنی بوو ینی چۆن ڕێکتانە خست کە پێشتر پێم وابی 150,000 بوو ئێستا کەم کراوەتەوە بۆ 50,000 ئەمە تا چەند یارمەتی ئەوە هەولێکی زۆر وەزارەت دای لەگەر لایانی پەیوەندیدار بۆ کەمکردنەوە و هەروەها چەند شتی ترش بۆ نمونە ئەو کۆمپانیایانی کە گرفتیان پێشتر هەبووە گرفتی دارایی و نەیانتوانیوە بەردەوامیان هەبێ بۆ پاکتاوکردن و بۆ تەسفێکردنی ئیشەکانیان زۆرێک لێخۆشبوون هەبوو لە ساڵانی ڕابردوو لەبەر ئەوەی قەیران هەبوو لێخۆشبوون لە کۆمپانیانی کە دەیانەوێت دای بخەن یاخۆت کارەکانیان بگۆڕن بۆ اختصاسێکی تر باشە لە ماوەی ئەم ساڵدا چەند کۆمپانیا پێما بێ مای پوجبوو نییە لە هەرێمی کوردستان بەڵام وەکو داخستن چەند کۆمپانیا داخستن کەمە لەبەر ئەوەی چەند کۆمپانیاک هەن کە ناتوانن کار ئەنجام بدەن بەڵام چاوەڕوانن کە لەلایەن حکوومەتەوە پشتگیریان بکرێت هەروەها لەلایەن بانقەوە بانقێکی ئەهلی بێ یا حکومی بێ پشتگیریان بکرێت دیارە گرفتی داراییان هەیە لەبەر ئەوەی ئەوان چاوەڕوان خۆیان پاکتاو ناکەن خۆیان تەسفێ ناکەن ویستی ئەوانێ ڕۆژێک لە ئایندا کە دەست بەکار بکەن باشە لەبارەی هاتنی کۆمپانیا بیانیەکان بۆ کوردستان ینی ئێوە ئاسانکاری دەکەن جیاوازی دەکەن لە نێوان بۆ نمونە خاوەنکارێکی کوردی خۆماڵی خۆمان یاخود بیانیەک هیچ ئاسانکاریەک هەیە بۆوان لە ڕوانگەی یاسای عراقی تۆمارکردنی کۆمپانیاکانی 28 هەموار کراو کە ئێستا لە پەرلەمانی کوردستان دیسان کار ئاسانی و گۆڕانکاری بەسەرداهات کار ئاسانی بۆ هەموو لایەک دەکرێت بیانی وەکو خۆماڵی وەکو عێراقی وەکو یەکە بەڵام بیانیەکانیش کە دێنە هەرێمی کوردستان ستافی خۆمالیان هەیە کارمەندی خۆمالی و ئەندازیاری خۆماڵی کەەوە وا دەکە ئیشەکانی ئاسانتر بێ لەبارەی ڕخساندنی هەلیکارەگە ئێمە باسی ئەو 713 کۆمپانیایە بکەین لەگەر هەر کۆمپانیاک دە کەس لای خۆیدا بمەزرێنێت بابەتی ڕخساندنی هەلیکارش زیادی کردو لە 6 مانگە ئەوە چ مەرجێکتان هەیە بۆ تۆماری کۆمپانیەکان بۆ نمونەگە کۆمپانیای خۆی تۆمار بکات چ بیانی بێت ناوخۆی بێ مەرجی دامەزراندن چۆنە مەرجەکان ناچەسپێنین کە پێویستە خۆماڵی تعین بکرێن و کار بکەن لەلایەن بەڵام کاری ڕۆژانیان پەیوەستە بەوەی کە ئەندازیاری خۆماڵی محاسبی خۆمالیان هەبێ بۆ نمونە تەنیا بۆ نمونە کۆمپانیەکانیش هەندێک چەند کارگەیان هەیە تاکو ئێستا ئەو کارگانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن کە نزیکەی 3000 کارگە 4100 کارگە تۆمار کراوە بەڵام 3000 بە فعلی کار دەکەن بۆ نمونە کە دەڵێن دەرفەتی کار ئەو کارگانە زیاتر لە 58,000 دەرفەتی کاریان ڕەخساندووە لە هەرێمی کوردستان ئەوە ژمارەیەکی زۆر چاکە ڕۆژانە زیاتر دەبێ بۆ نمونە لاینی و خەتی ئینتاجی نوێ دەکەنەوە لە کارگەکان پێویستیان بە خەڵکی ترە کۆمپانیەکانیش هەروە ئەو 713 کۆمپانیایی کە ئەگەر بۆ نمونە 3 کارمەندیان هەبێ یاخود زیاتر بێ حتمما کۆمپانیامان هەیە نزیکەی 150 کارمەندی هەیە ئەوە کاریگەری زۆر دەبێت لەسەر بازاری کار زۆر سپاس فەتحی مودەڕیس ڕایشکار لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی زۆر بەخێر زۆر سپاس